درێژەکان بۆ هەرێمی کوردستان سەرباری دارایی ئابووری دوولایەنەیە، لایەنی ئیجابی هەیە و لایەنی سلبی هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە بڵین لایەنی سلبی زیاتریا لایەنی ئیجابی پێویستی بە لێکۆڵینەوەیکی زانستی زۆر ورد هەیە. لایەنە سلبیەکانی ئەوەیە هاتنی ئەم ئاوارانە زەختێکیان دروست کردووە لەسەر خزمەتگوزاری گشتی کە حکوومەت پێشکەشەکە لە تەندروستی، لە خوێندن، لە ڕێگاوبان، لە کارەبا هەرجی هەیە خواست دروست ئەکا لە بازاڕە بەشێکی زۆری ئەم ئاوارانن. و ئەگەر ئەم ئاوارانە نەبوونایە ئەوەی ئێمە هەندێک جار ئەڵێن چۆڵی بە بازاڕەوە ئەبینین، خاوەن کارەکان ئەڵێن ئیشمان کەم بۆتەوە، بازاڕمان کەم بۆتەوە، ئەگەر ئەم ئاوارانە نەبوونایە بار و گوزەرانیان و کارکردنیان زۆر لەوە خراپتر ئەبوو. لە سەرتاوە کوتم بە تەواوی ئیشەکەن لە پڕێکە 100,000 کەسێ بۆ نمونە ئێستا لە مەسڵ دەستی پێ کردووە تەنیا چنە کامپەوە، بەڵام وردە ورداچن لە ناو شارە جێگرن و ئەو شتان ئەگەر وەزعەکە درێژخایەنی نەزەماتی تر بەرنامەی درێژخایەندانێن. بە تایبەتی ئەم پرۆژەیە ئەوەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیشە چۆن بەیەکە و پلانی درێژخایەندا بنێن ئەگەر وەزعەکە بخایەنێ. بۆ مەسەلەی بۆ نمونە لەم دراسەیەمان دەرکەوتووە لە سا 20یان نایەنێ بگەڕێنەوە، چۆن بەرنامەی دانرێ ئەگەر نەگەڕێنەوە چی بکرێت چی نەکرێ، یاخود ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە چ پێداویستیەکانەیە چیان بۆ ئامادەکرێوانە.